سڵاوتان دەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش بە گەشتێوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە لە گوندی کێڵانەی سنە، کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، داوەتکردنی ئەندامێکی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بۆ سمینارێکی نێودەوڵەتی، دەست بەسەرکردنی هێمنی کپەی لە شاری مەریوان، زەوتکردنی پارەی خوازیارانی مەسکەنی ملی سنە لەلایەن شارەوانی، کۆبوونەوەی کرێکارانی مێترۆ لە تاران، واگیان لە دەستانی 25 کەس بەهۆی ڕۆچوونی زەوی لە ئەفغانستان. درێژەی هەوڵەکان. چالاکی لایەنگرانی کۆمەڵە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵە لە گوندی کێڵانەی سنە. بەپێی هەوڵی گەشتوو ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندانی 1402 کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە دەوروبەری گوندی کێڵانەی سەر بە شاری سنە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چالاکیان ئەنجامدا. بەشداربووانی ئەو چالاکیە بە هەڵکردنی ئاڵای سووری کۆمەڵە و بڵاوکردنی تراکت بە دروشمەکانی پیرۆز بێت ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و بژی کۆمەڵە و بژی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕۆژی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵەیان لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە، کادر و ئەندامانی حیزبی کۆمۆنیستی ئێران بنەماڵەی سەربەرزی شەهیدان و بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا پیرۆزبایی کرد. لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بەڵێنیاندا تا دوا هەناسە وەفادار بە ئامانجەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بن و ڕێگای گیانبەختکردوان درێژە پێ بدەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان خانەنشینکراوانی مخابرات لە چەند شارەکانی کوردستان و ئێران بە پێڕەواڵی هەر هەفتە دەست بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، مەریوان، سەقز، قۆروا، بیجار، ورمێ، کرماشان، عەراک، ڕاشت، خوڕەماباد، تاران، تەورێز، ئەردەبیل، بروجێرد، زاهدان، بەندەرەباس و چەند شاری دیکەی ئێران لە ئاستۆخی خراپی مەعیشەتی و بە یاخنەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. مانگرتنی کاسبکارانی پاساژی گوڵستان لە بانە. ماوەی 3 ڕۆژە دوکاندارانی پاساژی گوڵستانی بانە لە ئاسگرانکردنی کرێدوکانەکانیان مانیان گرتووە و خوازیاری کەمکردنەوەی کرێ و بایەخدان بە کێشە و گرفتەکانیان بوون. بەوتەی یەکێک لە دوکانداران 81 سنفی لە پاساژی گوڵستان بوونیان هەیە و تەنیا یەک لە کاسبکاران بۆتە هۆی گرانکردنی کرێی دوکانەکان. ئەو کاسبکارە خۆی کێشەی ماڵی نییە و بایەخ بە گرفتی دەیان گەنج کە داهاتی خۆیان و نەماڵەکانیان لەو ڕێگەیەوە دابین دەکەن نادات. دوکاندارانی پاساژی گوڵستان داوایان لە هاوپیشەکانیان کرد یەک ڕیز و یەکگرتوو بن و پشتیوانیان لێ بکەن. داوەتکردنی ئەندامێکی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بۆ سەمینارێکی نێودەوڵەتی. عرفان ڕەشیدی ئەندامی ئەنجومەنەکانی ژیوا و چیای سەوزی مەریوان کە لە بواری ژینگەدا چالاکە وەکو بێژەری سەمینارێکی نێودەوڵەتی داوەت کراوە. بە پێی ڕاگەاندنی ئەو دوو ئەنجومەنە بڕیارە عرفان ڕەشیدی لە سەمینارێک لە ژێرناوی وتوێژ لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا و هاوفکری لەگەڵ لاوان بەشدار بێت کە لە خانووی نەتەوەی گرتووەکان لە وڵاتی سکاتلند بەڕێوە دەچێت. بەشداربووانی ئەو سەمینارە لەسەر بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا وانە بە خەڵک ئەڵێنەوە. عرفان ڕەشیدی بەڕێوەبەری پەروەردەی هەردوو ئەنجومەنی ژیوا و چیای سەوزی مەریوانە و بەهۆی ئامۆژەکانی لە بواری پاراستنی دارستان و مێرگی ناوچە سنووریەکان چەند جار لەلایەن هێزەمنیەکانی ئێران و عێراقەوە دەست بەسەر کراوە. دەست بەسەرکردنی هێمن نیکپەی لە شاری مەریوان.
ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندانی 1402 هێمن نیکپەی هاوڵاتی خەڵکی گوندی چۆر و نەنەی سەر بە شاری مەریوان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی سنەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بە پێی راپۆرتەکان هێمن نیکپەی لە ماڵەکەی خۆیدا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی سنەوە بە شێوەیەکی وەحشیانە دەست بەسەر کراوە. بە کرێگیراوانی حکوومەت ئەو چالاکە مەدەنیان لە پێش چاوی بنەماڵەکەیان ئازارداوە و بە تەواوی ماڵەکەیان پشکنیوە. هەروەها هەندێک لە کەلوپەلی شەخصی بنەماڵەی نیکپەی لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە زەوت کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی هێمن لەبەردەستانیە. زەوتکردنی پارەی خوازیارانی مەسکەنی ملی سنە لەلایەن شارەوانی. لە کاتێکدا 10,000 کەس لە خوازیارانی خانوبەرە لە شاری سنە دوای تۆمارکردنی ناو و پەرداختی تێچووی سەرەتایی چاوەڕێی دەستپێکردنی پرۆژەکە بوون. شارەوانی داوای 55 ملیۆن تمەنی دیکەیان لێ دەکات. بەو تەی ناڕازیان هەریەکە بڕی 40 ملیۆن تمەنیان بۆ هەڵکەندنی زەوی و ئامادەکردنی خانوەکان پەرداخ کردووە. بەڵام تا ئێستا هیچ ڕێو شوێنێک نەگیراوەتە بەر. جاهانگیر ئەلیاسی بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سنە بە داواکارانی ڕاگەیاندووە شارەوانی سنە توانای خەرجکردنی بودجە و پاداشتی جێژنی فەرمانبەرانی خۆی نییە. ناوبراو بە جەختکردنەوە لەسەر پشتیوانی خۆی بۆ ڕاگەیاندنەکەی 21 ڕێبەندان سەبارەت بەدانی پارە لەلایەن داواکارانەوە بە بڕی 55 ملیۆن تمەن وتی ئەم کارە وەک هاوکاری بە شارەوانی وایە. داواکردنی ئەو بڕەپارەیە لە کاتێکدا کە سەرەتاییترین قۆناغەکانی ئەو پرۆژەیە تەواو نەکراوە. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە. ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان دوو کۆڵبەر بەناوەکانی جەلال ڕەحمانی خەڵکی بۆکان و ئاکۆ پاشنا و نادیار بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز جەلال ڕەحمانی و ئاکۆ لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی بانەوە سەرەتا دەست بەسەر و دوایی بە سەختی ئەشکەنجە و ئازار دراون. کاتێک ئازاد کراون مامورانی ڕژیم لە پشتەوە تەقیان لەو دوو کۆڵبەرە کردووە و سەر و دمچاو و لاقیان بە سەختی بریندار بووە. درێژەی مانگرتنی کرێکارانی شرکەتی لیدیۆم ئازرستانی ڕێژۆن سەنعات لە جاسک. ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە شرکەتی لیدیۆم ئازرستانی ڕێژۆن سەنعات لە شارستانی جاسک بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. بە وتەی کرێکارانی شاغڵ لەو شرکەتە ماوەی 3 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و بێڕای بە دوواداچوونەکانیان خاوەنکار هیچ بایەخێکی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. هەروەها بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی ئیجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. کۆبوونەوەی کرێکارانی مترۆ لە تاران. کرێکارانی شاغڵ لە مترۆی تاران ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغڵ لە مترۆی تاران خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، پەرداختی ئیزافەکاری و پشکی جلوبەرگ، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، بردنە سەرەوەی ئاستی حەقدەست و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان بوو. برینداربوونی 13 کرێکار بەهۆی ڕووداوی هاتوچۆ. ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان سرویسی هاتوچۆی کرێکارانی مەعدەنی کۆرۆمیتی بافت تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بۆ هۆیەوە 13 کرێکار بریندار بوون. بە پێی راپۆرتەکان خاوەنکار لە جیاتی کەڵک وەرگرتن لە مینیبوس بۆ گواستنەوەی کرێکاران لە وانێتبار کەڵکی وەرگرتووە و بەو شێوەیە گیانی کرێکارانی خستوەتە مەترسیەوە. بە پێی دوایین زانیاری 13 کرێکار لەو ڕووداوەدا بریندار بوون و ئێستا لە نەخۆشخانەی شارستانی بافت لە ژێر چاودێری پزیشکیدا. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە شاری کاشان. بە پێی راپۆرتی هێرانە پیاوێک لە شاری کاشان لە ڕێگەی چەکەوە هاوسەری پێشووی بە بیانووی کێشەی خێزانی کوشتووە. بە پێی زانیاریەکان نیوەڕۆی ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان ژن و پیاوێک لە شاری کاشان
بۆتە دەمەقاڵەیان و دوجار پیاوەکە بە چاکە تەقەی لێکردووە و کوشتویەتی. شانی باسەکە لە دوو ڕۆژی ڕابردووشدا دوژنی تەمەەن 53 ساڵی دیکە لە تاران بە هۆکاری کێشەی خێزانی و کۆمەڵایەتی لەلایەن پیاوانەوە کوژراون. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 25 کەس بەهۆی ڕۆچوونی زەوی لە ئەفغانستان. ڕۆژی یەکشەممە 29 ڕێبەندان بەهۆی بارینی باران و بەفر لە ویلایەتی نورستانی ئەفغانستان زەوی تووشی ڕۆچوون بووە بۆ هۆیەوە 25 کەس گیانیان لەدەستا. بەوتەی بەرپرسی پۆلیسی وێلسوالی نورگرام 25 خانوو بەهۆی ڕۆچوونی زەوی لە ناوچووە تا ئێستا 25 کەس گیانیان لەدەستاوە و تەنیا تەرمی 3 کەس دەرهێنراوەتەوە. ئەگەری هەیە پاش کۆتایی هاتنی پرۆسەی گەڕان بە دوای تەرمەکاندا ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.